لەگەڵەوەدا بێمە وریا بینستەم لە خۆمان نەکەین لە بەینی یەکدا مسڵمانان ئازیزان باشترین چاکترین ئەوەیە دەرسێکی تر لەو دەرسانە ئێمە بەرامبەر یەک چۆنین ئازیزان ئێستا ئێمە هەر بارچەی خۆمان بڵێین چۆنین بە یەکەوە ئەو حزبە سیاسیانە هەتا کەی تێناگەن هەتا کەی هۆشیە ناکەنەوە ئایا ئەوەی دێتە سەرمان لەبەر حزبایەتی دەتانکوژێ ئایا دێتە سەرمان لەبەرەوەی باڵات کوڕۆ باڵای بچووکە ئایا دێتە سەرت بۆ ئەوەیە بینێ پیاوێکی چاکی یان پیاوێکی خراپی نەخێر لەبەر چێت کوژێ لەبەرەوەی ڕەنگت سەوزە لەبەرەوەی ڕەنگت زەردە لەبەرەوەی ڕەنگت قاواییە و نیلیە و نامچیە ئاڵاکە تەمەیە نەخێر ئەی لەبەر چێت کوژێ لە پێناوی چی بەس لەبەر یەک شەعایرە تۆ کوردی نابێ مافت نییە لەسەر زەوی ئەی بۆ هەمومان عادیە نەدەین لە بین یەکدا بۆ یەکتری هەمومان کورد بین حزبایەتی وەناو بنین مەسلحەت وەناو بنین چەند حزبەیە گەرەکێتی پاشکو لە برادەرەکەی خۆی بدا براکەی خۆی بدا چەندێکمان تومەتە دەینە پاڵ یەکتری چاومان بە یەک هەڵایە ئیتر ئێمە دوژمنمان بۆ چییە ئەگە من چاوم بە تۆ هەڵنەیە تۆ چاوت بە من هەڵنەیە دوژمنت بۆ چییە تۆ سبەینە ئێمە یەکتری تەواو دەکەین و دوژمنمان ناوێ بۆیە ئەبێ واز بێرین لەمە ئەمە دادی کەسمان نادا ئەبێ هەمومان یەک دەست بین یەک جەستە بین یەک لاشە بین ئەگەر وا بین پشت بە خواش ببەستین خوای گەورە سەرمان دەخا وەڵڵی وا نەبین بە هەرچی بڵێین ئێمە ئەم خۆپیشاندانە